بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بە ڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنمەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویستەگەینەوە. ئازیزان لە جەژنی قوربانی پیرۆز زۆر نزیک کەوتوینەتەوە. مۆسیمەکەشمان بەپێی بۆ نەو جەژنەکەشمان قوربانیکردنە، قوربانیکردن بۆ خی گەورە لە پێناوی خی گەورە. ئێمە دەمانەوێت لەم بەرنمەیە بە تەنیشت پیرۆزبایی گەرمی خۆمان بە بۆنەی هاتنی جەژنی قوربانی پیرۆزەوە کە مێدەکەین ئێوەی بینەری بە ڕێز و خۆشەویست و هەموو مسلمانان بەخۆشی و شادی بەڕێ بکەن و ساتەکانتان پڕبێت لە شادی و بەختەوەری و کامەرانی و بەیەکەوە بوون. دەمانەوێت قسەش لەسەر قوربانی و حکمەتی قوربانیکردن، فەلسەفەی قوربانیکردن، بۆچی ئێمە قوربانی بکەین، بۆچی قوربانی بکەین، چۆن قوربانی بکەین، ڕێوشوێنەکانی قوربانیکردن چۆنە، چۆن قوربانەکانمان جێی خۆی دەگرێت، چۆن گیرا دەبێ، چۆنی ببەخشینەوە. ئەمانە هەموو پێویستە لە میانەی ئەنجامدانی ئەم سنەتە بەرز و پیرۆزەیە، ئەم ئەرکە جوانەیە بەجێ بگەێنین و خۆمان بە دوور بگرین لە هەندێک لێکەوتەی خراپ چ لەوەی کە پرسیارمان لەسەر دروست بکرێ، هەڵوێستەمان لە بەرامبەر بکرێ و جۆرێک لە زیان بە دەوروبەرمان بگەێنین لە میانەی ئەم پرۆسە گەورە و گرنگەیە. ئێمە بۆ مەبەستا وەڵامەکانمان لە میوانە بەڕێز و خۆشەویستەکەمان بەڕێز دکتۆر بەختیار مەولود محەممەد پێشنوێژ و تارخوێنی مزگەوتی سارم لە پێنجوێن کە میوانی ئێستەی بەرنمەکەمانە وەردەگرینەوە بە گەرمی بەخێراتنی بە ڕێزیانەکەین لە سەرەتای بەرنمەکە. دکتۆر بەخێر بن. خی پەروەردگار موفقتان کا و سەربەرز و سەرفراز بن و هەردەم هەر لە ئیشی خێر و لە کاری خێرا بن بە پشتیوانی خی پەروەردگار. زۆر سپاس. کاک دکتۆر، من لە سەرەتای بەرنمەکە ئەمەوێ بپرسم کە قوربانی چییە؟ قوربانیکردن چی دەگرێتەوە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. منیش دەستخۆشی لە جەناب دەکەم مامۆستا عەباس، خی پەروەردگار سەرکەوتوو بکات، هەردەم هەر لەم ڕۆژە خێر و لەم کارە خێرانە دابی. قوربانی ناوەکەی هەر بە خۆیەتی کە ناو عەرەبیەکەی ئەلئوضحیە، ئەو حەیوانەیە کە سەر ئەبڕێت لە پێناوی خی پەروەردگارە لە کاتێکی مەعلومدا کە شەرعی خی پەروەردگار دیاری کردووە کە لە دوای نوێژی جەژنی قوربانەوە دەست پێ ئەکا هەتاوەکو چوارەم ڕۆژی جەژنی قوربان واتە هەتاوەکو خۆر ئاوە ئەبێت و لە ئەنعامە ئەکرێت لە چوار جنسایە کە ئەویش مەڕ و بزن و حوشتر و مانگا، کە ناوەکەی کە ئەوترێت قوربانی واتە شتێک لە پێناوی خی پەروەردگارە ئەبەخشرێت بۆ ئەوەی کەوا لە دنیا و لە دوا ڕۆژە ببێت هۆی لادان و هەروەها لابردنی ناڕەحەتی و نەخۆشی و ناخۆشی لە دنیا و لە دوا ڕۆژە. وەکو خی پەروەردگارە فەرمێت وما بكم من نعمة فمن الله. هەر نیعمەتێک ئێوە ئەیبین لە خۆتان و لە دەوروبەرە هەمووی خی پەروەردگارە. بۆیە سونەتەکەش وایە کە ئینسان ئەو قوربانی سەر ئەبڕێ اللهم هذا منك ولك، خوایان ئەم نیعمەتە ئی تۆیە، تۆ گیانە پێبەخشیوە و هەروەها تۆ هەموو شتێک بۆ فراهم هێناوە، ئێستا لەسەر دەستی منە موسەخەرە فراهم هەیەاتووە، لە پێناوی تۆیا منیش بەختی ئەەکەم. وەکو خی پەروەردگارە فەرمێ جاهیدوا بئەموالیکم و ئەنفوسیکم، لە پێناوی خوایە هەموو تاقە و وزەی خۆتان سەرف بکەن بە ماڵ و سەرۆت و سامان و هەروەها بە نەفسی خۆتان. جا ئەمە جیهادێکی هەوڵ و تێکۆشانێکی مادیە، ئینسان بەشێک لەو ماڵی کە خوا پێی داوە نەک هەموو ماڵەکەی بەختی ئەکا لە پێناوی خی پەروەردگارە بیما فیهم ئەلئوضحیە. قوربانی یەکێکە لەو عیبادەتانە، بەڵام دیارە لە کات و لە ساتێکی تایبەتایە و لە هەموو کاتەکانە نییە. بەڵێ
مامۆستای بەڕێز گرنگە بزانین ئێمە بۆچی پێویستە قوربانی بکەین. قوربانیکردن ئێمە بۆچی ئەیکەین؟ طبعاً ئێمە ئەوەی کە واریدە لە قورئان و لە سونەتەکانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم وەکو پێشەکیش جەناب لە پێشەکەکە باسێ کرد ئەم قوربانیە ئەم نوسوکە تەنها تایبەت نەبووە بە ئومەتی ئیسلامەوە، ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ئومەتەکانی پێشووتریشە هەبووە. ئەویش بۆ ئەوەیە کەوا ئێمە هەموو کار و بار و کردەوەیەکمان بۆ خوا بێت، لە پێناوی خوای پەروەردگارا بێت، ئامادە بین کەوا ئەو ماڵی کە خوا پێی داوین، ئەو نیعمەتەی کە خوا پێی داوین، ئەو بەخشەی کە خوا پێی داوین لە پێناوی خوایە سەرفی بکەین. ئەمەش پەیوەندیەکە لە بینی بەندە و خوای پەروەردگارە بۆ ئەوەی کەوا کێیان شایستەی ئەوەن کەوا خوای پەروەردگار مەقام و دەرەجەی بەرزیان پێبدا لە دنیا و لە دوا ڕۆژ. قوربانیکردنی یەکێک لە فەلسەفەکانی ئەوەیە کە و ئاەتەی خوای پەروەردگارە فەرمێ قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين. نوێژ کردن کڕنوش بردن بۆ خوای پەروەردگار خوا بێ پێویستە هەموو لەم شتانە، بەڵام ئەمانە پیان ئەوترێت کۆمەڵی عیبادەت لە ڕووی کردەوە و کار و کردەوە و خۆماندووکردن و هەروەها مادی بۆ ئەوەی کەوا خوای پەروەردگار هەم نیعمەتی زیاترێ پێ بدا و هەم خوای پەروەردگار بیکاتە دەفعی ئەوەی کەوا کۆمەڵێش ناڕەحەتی و نەخۆشی و ناخۆشی و لەسەر لابەرێ وەکو لە فەرمودەکان. ئێمە هەندێک پرستشمان هەیە جەنابی مامۆستا کرێ پەرستراومان کە خۆی گەورە و تەعالایە پێ ڕازی بکەین و بەندایەتی بۆ بکەین. مەسەلەن چ جیاوازیەک لە قوربانیکردنە هەیە و لە پەرستشەکانی ترانە بێ؟ مەسەلەن ئەکرێ ئەوەی کە بە قوربانیکردن بێ مەسەلەن ئەنجام دەدرێ و جێگە ئەگرێ لەوانەیە لە پەرشەکانی ترا زۆر ئەمە ڕەنگ نەداتەوە. ئەو تایبەتماندیانە چین کە لەم جۆرە پەرستشەیە هەیە بۆ پەروەردگار؟ ئەوەی کە زانایان باسی ئەکەن ئەفەرمن خوای پەروەردگار وەسەخەڕ لەکم ما فی السەماوات وما فی الأرض. خوای پەروەردگار ئاسمانەکان و زەوی فراهەم هێناوە بۆ ئینسان وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم. ئەمەش لەو ڕوانگەوەیە کە چۆنەڵی ئەم حەیوانە کە خوای پەروەردگار فراهەمی هێنا و مسەخەری کردو بۆ ئینسان کە یەکێکە لەو شتانی کە لە لای ئینسان زۆر خۆشەویستە و مەحبوبە. خوا فەرمێ زين للناس حب الشهوات من النساء والبنين والقناطير المقنطرة من الذهب والأنعام والحرث. يعني يكيك لواني كلالاي إنسان خوش شويستو كهمو كاتيك سروت وسامان بو بارا وزير بو زي وزير بو أنعام بو مرو حوشترو مانقاو بزن أمانة همو كاتيك لهمو سردميك سروت وسرماي إنسان بو. بۆچی ئێمە ئەمە ئەکەین؟ یعنی لە پێناوی ئەوەیە کەوا بتوانین ڕەزامەندی خوای پەروەردگار بەدەست بێنین. ئەویش ئەوەیە دیارە کەواریدە لە قورئانی پیرۆزە وەفەدەیناه بذبح عظیم. یعنی ئیبراهیم عليه الصلاة والسلام قرار بووە کە ئیسماعیلی کوڕی سەر ببڕێ لە پێناوی خوای پەروەردگارە مادەم ئەمری خوایە جێبەجێیەکە وەکو خوای پەروەردگار وەکو ڕەحم بوو میهرەبانی و سۆز یعنی کەمی کردوێتەوە بەوەی کەوا بە حەیوانێک لە پێناوی خوای پەروەردگارە سەر ببڕێت بۆ ئەوەی کەوا ئینسان ئامادەوێت لە پێناوی خوایە ئەو ماڵی کە خوا پێی داوە لێ ببەخشێت. بەڵێ باسی ئیسماعیل پێغەمبەرت کرد عەلەیهی السەلات وەسسەلام لەگەڵ ئیبراهیمی باوکی کاتێک ئەمان بۆ نمونە مەسەلەن ئێمە باسی قوربانیەکەی نەگەڕێینەوە سەرم ڕووداوام چیرۆکە مەزنە کە بۆمان باسەکە لە قورئان و فەرموودەیە. بۆچی ئەمە بۆتە ئەسڵی قوربانیکردن لای ئێمە مەسەلەن لە ئاینی پیرۆزی ئیسلامە؟ بۆچی ئەم جۆرە پەرستنە ئەسڵەکەی بۆ ئەو گەڕاوەتەوە؟ ئەسڵی مەبەستی ئەم مناسبەیە ئەوەیە کە ئیسماعیل ئامادەیە لە پێناوی خوای پەروەردگار ئەمری خوایە ژیانی خۆی دابنێت و ئیبراهیمیش عەلەیهی السەڵات وەسسەلام ئامادەیە لە پێناوی ئەمری خوای پەروەردگارە فەرمانی ڕەب العالەمینە خۆشەویستترین شت
کە کوڕەکەیەتی کە دوای زانانە فەرمن 86 ساڵ خوای پەروەردگار ئەم مناڵی پێداوە کە زۆر خۆشەویست بووە دڵی داگیر کردووە لە تەمەنی هەرزەکاریشا بووە ئەنی تازە پێگەیوە ئامادە بووە دڵی پاکاتەوە کە هەر هەموو ژیانی بۆ خوابێت قسەکە ئەمەیە دڵی ئینسان دیارە ئەبێت شتێک هەبێت خۆشەویستیەکەی مەحەبەتەکەی گەورەی و قەدرەکەی کە چۆنەڵی هەموو شتێکی لە پێناوە بکاتە قوربانی بکاتە تەسحیە ئەویش ئەو زاتەیە کە ڕەب العالەمینە کە یعنی سەبەب و هۆکارەکەی ئەوەیە کە ئینسان دڵی کار و کردەوەی هەر هەمووی پاکاتەوە بۆ خوای پەروەردگار دیارە کە ئامادە بووە ئەمەش بکات ئیبراهیم و هەروەها ئیسماعیل خوای پەروەردگار بە ڕەحم و میهرەبانی خۆی کەمی کردوتەوە ئەمیش ئەمە ئەگەیەنە کە ئێمە هەموو عیبادەتەکانمان کار و کردەوەکانمان لە نوێژمانە لە حەجمانە لە قوربانیکردنمانە لە زەکاتمانە ملکەچی فەرمانی خوابین و ئێمە خۆمان بەوە نەزانی کە ئەم نیعمەتانە ئێمە خاوەنینی بەڵکو ئێمە بەندەیەکی فەقیرین ئێمەش بەندەیەکی هەژارین پێویستمان بە ڕەحم و میهرەبانی خوای پەروەردگارە بۆ ئەوی کەوا خوای پەروەردگار لە ناڕەحەتیەکان لە فیتنەکان لە بەڵاو موسیبەت و لە نەخۆشی و لە ناخۆشیەکان و دنیا و دواڕۆژ بە دوورمان بگرێ لەو شتەی کەوا موسەخەری کردووە لەبەردەستی ئێمە ئێمە مەوسیمێکی دیاریکرامان هەیە لای مسلمانان کە قوربانی تیاداکراویش مەوسمی حەجە لە مانگی زیلحیجەیە لە 4 ڕۆژی جژنی قوربانە ماچین بۆچی ئەوە دیاریکرا و حەسڵ کراوە بۆچی بە تەنیشت ئەنجامدانی ئەم مەناسکە پیرۆزەوەیە کە حەجیانی ماڵی خۆیە بەڵێ طبعا حەج یەکێکە لە عیبادەتەکان کە هەموو عیبادەتەکانی تیاکۆوە بێتەوە زانان فەرمویانە عیبادەتی دڵ ئەعمال القلوب و هەروەها جەستە هیلاک بوون ماندوو بوون و هەروەها بەخشینی پارە و سەرۆت و سامان لەو ڕێگەدا هەتاوەکو ئەگەیتە ئەوێ هەموو عیبادەتەکان لە چیا کۆ ئەبێتەوە لە حەجا کۆ ئەبێتەوە حەجیش یەکێکە لەو مەوسیمانەی کەوا ئەبێتە هۆکاری ئەوەی کەوا ئینسان لە هەموو گوناه و تاوانێک پاک بکاتەوە لە ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار ئەوەیە کەوا ئەم بەندانە ضعیف و لاوازن تووشی گوناهە بن تووشی تاوانە بن تووشی سەرپێچی خوای پەروەردگارە بن چەند کاتێکی دیاریکراوی داناوە لە ئەوەی کەوا کردەوە تایە زۆر گەورەیە چەند قاتە لە لای خوای پەروەردگار و ئەبێتە هۆکاری هەڵوەراندنی گوناهەکان بۆیە لە مەناسیکی حەجە ئەم عیبادەتی تیاکۆ بۆتۆ بۆ ئەو کەسانەی کەوا لە حەجانین دەستکەوتی ئەو کەسانیان هەبێت کەوا ئەچنە حەج ئەچنە زیارەتی ماڵی خوای پەروەردگار ئەویش بە قوربانیکردن و بە ڕۆژووکردن و بە کردەوەی جوان وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێتی ما من أيام العمل الصالح فيهن أحب إلى الله من هذه الأيام العشر هیچ ڕۆژێک لە ڕۆژەکانی دنیا کە خوا دایناوە لە درێژایی ساڵە بەقەدەر ئەم دە ڕۆژە گەورە نییە بۆیە حەجیش کەوتۆتە ئەم کاتەوە فأكثروا فيهن من التهليل والتسبيح والتحميد زور ذكر يادي خوای تیا بکەن زۆر لا إله إلا الله تیا بکەن سبحان الله تیا بکەن الله أكبر تیا بکەن هەموو ئەمانش لە چیا کۆ بێتەوە ئەو پرسیاری جەنابەت مامۆ عەباس ئەویش ئەوەیە کە ئەم تەکبیرش کە ئەوترێ لەبەیک اللهم لەبەیک لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك يعني باشان الله أكبر كبيرا يعني خواه يعني تولو زياتر الشايستي تولو زياتر قابلة من هرچنا كار بكم إشتا تو يعني زياترو قورترو بلو مقام لو برستر كوا من أنجامي أدم بمكارو كردوانا كوا همون نعمتكان قررتو بوتو لتواناي جستيم لتواناي ماديم لە ئەو نیعمەتانی کە تۆ پێت بەخشی و من بەشێکی لێ ئەبەخشم لە پێناوی تۆیە مامۆستای بەڕێز جۆرێک لە ڕەخنە لەلایەن خەڵکانی دەرەوەی بازنەی ئیسلامەوە با بڵێ بێ باوەڕانەوە هەر ناو نیشانێکیان هەبێ چونکە ئێستا ناو نیشانی جیاوازمان هەیە لە ئەوروپاوە ژینکە دۆستەوە چیەوە و مافی ئاژەڵانەوە مافی مرۆڤە و چودانم ڕەخنە گیرێ لەوەی کە چۆن دەکرێت ئەم هەموو کوشتارە لە ڕۆژانی جەژنی قوربانی پیرۆزەیە بە ناوی قوربانەوە ئەنجام بدرێت
ڕاستی پرسیارەکە ئەوەیە کە ئایا دەکرێت مەسەرەن زیندوویەک بکرێتە قوربانی بۆ بەناوی پەرستشەوە بۆ خۆی پەروەردگار چه حکمەتێک لەمەیە هەیە؟ بەڵێ وەکو باسم کرد مامۆسا عەباس یعنی مەسەن ئەم گیاندارانە کە خۆی پەروەردگار دروستی کردوون بۆ خزمەتی ئینسانە. ئەگەر ورتر بڵین بچینە لایەنی فەلسەفیەکەی و لایەنی مەنتیقیەکەی خی پەروەردگار ئەم ئەرزەی موسەخەر کردووە ئەم خۆڵە و لەگەڵ ئەم ئاوەیە ئەم ڕووەکە لە جەستەی ئەم خواردن لەم خۆراکەوە ئەخوات باشە سەیرەکە ینی ئەم ڕووەکە ئەم دارە لەسەر چی ئەژی لەسەر ئەم گڵە ئەژی ینی هەردووکیان لە ئاو لە خۆڵەکە پاشان ئەم ئاو خۆڵە ئەم ڕووەکە ئەم گیایە چی لەسەر ئەژی گیاندارانی لەسەر ئەژی مەڕ و ماڵات و هەوە هەر گیاندارەکانی ئەوانیش کە ئەگاتە لووتکە خوا هەمووی لە پێناوی ئینسانە دروست کردووە یعنی هیچ شتێک نییە منطقیەن فەلسەفیەن یعنی بڵێ ناتوانرێ ینی ئەمە لە پێناوی ئەمەیان نەکرێ بەڵکو وەکو پێ دەڵم هەر لە گڵ و خۆڵەکەەوە لە ئاو هەواوە هەمووی خوای پەروەردگار نیظامێکی داناوە کە لە پێناوی گەورەی و سەروەری و شکۆی ئینسانایە زنجیرەیە هەرمی خۆراکی وایە دەم خۆش هەڕەمی خۆراکی وایە ئەمیش بە شێوازێکەوە یعنی هیچ زەرەر و زیانێکی نییە لە ڕووی بیئە و هەروها لە ڕووی سروشت و ژینگەوە بەڵکو ئەو قسەی کە ئەمێنێتەوە ئایا زیادەڕەوی تیاکریان ناچونکە مانەوێ نەمانەوێ هەموو میلەتێک ینی بە شێوازێک لە شێوازەکان ئیسفادە ئەکەن لە گیانداران ینی تۆ ئەگەر بڵێ هەر لە ئەوروپا و لە ئەمریکا و لەوانە بەڵکو ئێمە چوار جنسە خۆین ینی لە ئەنعامە ڕەنگە ئەوان هەموو شتێ بخۆن ینی زۆر سڵ نەکەنەوە زیاتر لەوەش بکرێ لەبەرەوە ئێمە تەحدید کراوە بەڵام ئەو ئایا زیادەڕەوی تیا ئەکریانە ئەوی بەڕاستی لە شەرعا ینی تەوازونێک دانراوە وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەکانە باسی کردووە و ئەگەر ئینشاءالله کاتیشە بوو در لە خزمەتە باس زۆر باش مامۆستا بەڕێز بە دەر لەوەی کە ئێمە پەرستشێک ئەنجام دەدەین لە قوربانیکردنا بۆ خۆی پەروەردگار سوودی دنیایی قوربانیکردن بۆ خەڵک چییە بۆ مرۆڤەکان چییە؟ ئەوەی کە لە فەرمودەکانە هاتووە خۆی پەروەردگار بە بۆنەی ئەم قوربانیەوە لە گوناهی ئەم بەندەیە خۆش ئەبێت ئەگەر نێتێکی پاکی هەبێت لە پێناوی خوایە دووهەم ئەبێتە هۆی ئەوەی کەوا ئەم کەسە ماڵ و سەروەت و سامانی گەشە بکە و ئەوەشی هاتووە لە فەرمودەکانە ئەم گیاندارە ئەبێتە شەفاعەتکار لە ڕۆژی قیامەتە بۆ خاوەنەکەی و هەموو ئەمانە چۆنەڵی بەشێکن لە شایەتیدان یومئذ تحدث أخبارها بأن ربك أوحى لها خوای پەروەردگار هەمووی ئەهێنێتە گفت و گۆ یەکێک لەوانە ئەو گیاندارانەیە کە لە پێناوی خوای پەروەردگارە سەر ئەبڕێن و ئەویش ئەبێتە هۆی فراوانبوونی ڕزق و ڕۆزی بۆ فەقیر و بۆ هەژار و بۆ نەدار کە لە زۆر جارێکە لە کۆمەڵگەکانە کەسانێک هەیە بێ بەشن لەو نیعمەتە من ئەوکو خۆم جاری وایە زەلام پێوتم توێتی مەسەلەن ینی مانگێکە گۆشتم نەخواردووە یان بێ بەشە لەو نیعمەتە کە جەستەی ئینسان ینی پێویستیشی بەوەیە کەوا بەشێک لە کاتەکان بەم خۆراکانە پەروەردە بکرێ بۆی کەوا جەستەیەکی تەندروستیە بێ بۆ مەسەلەن چاو وەکو لاشە وەکو ئیبن القەیمە فەرمی هەر کەسێک ینی بۆ ماوەیەکی زۆر گۆژ نەخوا هەر لە ڕنگ و ڕوویا دەرەکەوێت و لە سروشتیشیا دەر ئەکەوێت کە چۆنەڵی کەمێک لە غیزا و لە ئەوە ینی کەمیتیان ڕوئەدا. بەڵێ مامۆستا بەڕێست ئەگەر سەرنج بدەین ینی لە پێش ئەو ئاینانەی کە لە پێش ئاینی پیرۆزی ئیسلامەوە هەبوون چ مەسەرەن دەستکردەکانی مرۆڤ بۆ سەنەمێکیان دروست کردەوەی پەرستن چاینەکان کە ئاینی ئاسمانی بوون هەمووی قوربانیکردنی تیادا بووە ئەوەی لە ئیسلامە هەیە چ جیاوازیەکی لەوانەی لەگەڵ پێش خۆیان ئەنجام درراوە هەبووە جوانە طبعا خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە فەرمێ لن ينال الله لحومها ولا دماؤها ولكن يناله التقوى منكم جیاوازیەکەی ئەمەیە لوبی قەزیەکە ئەوەیە کەوا ئینسان لێرایە دەری بخە تەنها و تەنها ئەم ژیانی کە خوا پێی داوە و هەروەها ئەو نیعمەتانی کە خوا پێی داوە لە پێناوی خوایە بەجێ بێنێت و هەروەها سەرفی بکە ئەویش ئەوەیە
کە خوا فەرمێ نە خوێنەکەی ئەگا بەخوا نە گۆشتەکەشی ئەگا بەخوا هەمووی بۆ فەقیر و بۆ هەژار و ئەوانەیە بەڵکو ئەفەرمێ ئەوەی کە ئەگا نێتەکەیە نێتە پاکەکەیە کەوا ئێوە ئامادەن لە پێناوی خوایە ماڵتان نەفستان هەمووی بەخت بکەن کە ئەو زاتەیەکەوە هەموو بوونەوەری بەدەستە بەڵام جیاوازیەکەی ئەوەیە کە ئەمانە کە مەسەلەن بۆ بتێکیان سەر بڕیوە یان بۆ کەسێکی زیندویان سەر بڕیوە یان بۆ شەیاطینیان سەر بڕیوە تەڵەن لە هەندێک دینەکانە بۆ جن و بۆ شەیاطین سەر ئەبڕێ ئەوەیە کەوە ینی ئەم عیبادەتە گەورە کە ئەنجامی ئەدەن بۆ شتێکە کە زۆر جارێت لە خۆیان زەعیفترە لاوازترە بێتواناترە بەڵکو هەردارێکە بەردێکە هەر ناتوانێت قسە بکە بەڵام جیاوازی ئینسانی ئیماندار ئەوەیە بۆ زاتێکی ئەکاکەوە خاوەنی هەموو بوونەوەرە خاوەنی ئەوەیە کەوا لە یەک لەحزەیە کە ئەم دنیا هەمووی تاریکە ڕووناکی بکە دڵی ئینسانیش چۆنەڵی جەوی ئینسانیش لە دنیاە کە ئەژی نەخۆشی ڕوویتەیەکە ناخۆشی ڕوویتەیەکە ئافەت ڕوویتەیەکە لە قیامەتە بە هەمان شێوە هەموو ئەمانە بۆ ئەوەیە کە خوای پەروەردگار بیکاتە هۆکاری ڕاماڵینی ئەو هەموو دەرد و ئافەت و نەخۆشی ناخۆشیە کە دانراوە سەردەمی هاتنی پێغەمبەر و ئاینی پیرۆزی ئیسلام و قورئانە ئەمە وەکو واجب لەسەر مسلمانان دیاری کرا یان سنەتێکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەنجامی داوە جەنابی مامۆستا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ من كان له ساعة ولم يضحي فلا يقربن مسجدنا هەر کەسێک دەسەڵاتی هەیە و خوا پێی داوە ئەتوانێت قوربانی کاو نایکا با لە نوێژەکە شابەشداری نەکا لەگەڵمانە کە نابێتە هۆکاری خۆشبەختی خۆشگوزەرانی دڵخۆشکردنی فەقیر و هەژار لە جەژنەکەشە هەر وجودی نەبێ باشە چونکە هەر ئەبێتە خەفەت بۆ خەڵکێک کە ئەمە خوا پێی داوە و هیچ خێرێکی نییە بۆ خەڵکی دارێکی بەردار نییە دارێکی بەرهەمدار نییە بۆیە زانایان لێرەوە و لە ئاەتی خوای پەروەردگاریش کە ئەفەرمێت فەصەلی لڕەبیکە وەنحەڕ نوێژ ئەنجام بدە و هەروەها قوربانیش ئەنجام بدە لە پێناوی خوای ئینحەڕ بۆ حوشترە کە لە پێناوی خوای سەری بڕە زانان هەندێک لە ئەهلی مەزاهیبەکان وەکو حەنەفیەکان ڕەحمەتی خۆیان لێبێ بە واجبیان زانیوە بەڵام ڕەئی زۆرینەی زانایان ئەفەرمن سونەتێکی موئەکەدەیە گەورە و پیرۆزە بە تایبەتی بۆ کەسانێکەوە خوای پەروەردگار دەسەڵاتی پێدا بن و خوش دەواازەکان و خەزائینەکانی فراوانە بەوەی کەوا لە پێن لە بری ئەم شتەکەمە زیادی بکە لە دنیا و لە دوا ڕۆژە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەمەی ئەنجام داوە بۆ خۆی وە لە چ مەوسیمێکە ئەنجامی داوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمودەی صحیحمان هەیە کە ئەفەرمێ ضحى بکەبشەینی ئەقڕەنەینی ئەملەحەین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەموو ساڵێک بە دوو بەرانی شاخداری چۆنەڵی ناوچاو سپی ڕەش ینی ناوچاوی ڕەش بێ و مەڕێکی سپی کە دانەیەکیان فەرمێتی اللهم عن محمد وعن آل محمد خوای گیان ئەمە بۆ محەممەد بۆ ئالی محەممەد کە ئالی محەممەد پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خاوەنی چەند خێزانێکی زۆر بووە یعنی ئەوە بۆ هەمویان بووە ئالەکەشی ینی بەنو مطەلیب و هەروەها بەنو هاشم ئەگرێتەوە کە بڵێم سەدان کەس بوو کەواتە دەکرێت کەسێک قوربانی بکە بۆ خۆی بۆ بنەماڵەکەی بۆ خۆی بۆ بنەماڵەکەی دانێکشیان فەرموویەتی اللهم عن أمتي محمد للرواياتك خواه أما بو أو أمتم كوادا صلاة يعني يعني قرباني بكن يعني في غمري خو عليه الصلاة والسلام دانيك يعني بو أو كسانة كردوا لأمتكي كوادا صلاة يعني قدرة يعني كوا لم شعيرة ولم مناسبة قورية بجداري بكن رسول الله صلى الله عليه وسلم بوي كردون أو يتريشان واي فرموه اللهم هذا لك منك ولك خواه أم نعمتي تويا وبو توشا بسم الله الله أكبر اللهم عن محمد وعن آل محمد أو يتريشان فرميتي بو أمتكم أواني كوادا صلاة يعني زۆر باش مامۆسای بەڕێز لەبە بەدووە لە پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام تا بە ئێستاگا هەندێک جۆرێک لە کەلتور و عادات هەیە لە هەندێک کۆمەڵگەیە حیوان سەر دەبڕدرێ چوزانم بە جۆرێکی تر بە ئەسلوبێکی تر لەبەر پێی خەڵکێکی تر لەبەر خاتری خەڵکێکی تر بۆ مناسبەیەکی دیاری کراوە ئەمانە دەبنە قوربانی یان ئەمانە مەسەلەن دەبنە گوناه و تاوانە ئایا تاوانە ئەگەر مەسەلەن حیوان
بە نیەتێکی تر و بۆ خاتری کەسێکی تر سەر بردرێ یان چۆنە یانی طبعا یەکێک لەو شتانی کە ئەبێتە هۆکاری هەڵوەشاندنەوەی ئیمان زانایان کە باسییان کردو لە مەسائیلی عەقیدەیە ئەوەیە کەوا ئەم مەنسیکە و ئەم شەعیرە گەورەیە بۆ ئینسان و بۆ مەخلووقێک و بۆ دروستکراوێکی خوای پەروەردگار بکرێت لەبەر پێی کەسێکا سەر ببڕێت و لەگەڵ چۆنەڵی یان بۆ ڕۆح گیان لەبەرە یان بێگیان ئەوە زانایان فەرمویانە وەکو لە فەرمودەی صحیحی شاهاتووە یعنی ئەو کەسە ینی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەڕەشەی توندی دێکات کە ئەگەر لەسەر عیلم بێ لە دین پێی دەرەچێت ئەمە لەسەر ئوسلوب و شێوازەکەی وەستاوەیان لەسەر نیەتی دڵ تاڵ عیلاقی بەدڵۆ هەیە یعنی ڕەنگە هەندێک خەڵک کە سەری ئەبڕێ بۆ خوای سەرە بڕێ بەڵام وەکو چۆنەڵێ شێوە ڕێزێک و تەعزیمێکی تایە بەڵام ئەسڵی خۆی ئیشەکە مخالەفێ بەو شێوازە سەربڕینە ینی ناکرێ ئێمە حکم بین بەسەر ئەوەی کەوا هەر کەسێک ئەوە ئەکا ئەوە نێتی ئەوەیە کەوا وەکو خوا سەیریەکە وەکو زاتێکی پیرۆ سەیری ئەکا بەڵکو زۆر جارێک مخالەفە لە شێوازی سەربڕینەکەیەتی بەڵکو جاری وایە نێتەکەی ئەڵی خوا ئەمە بۆ تۆ بەڵام ناشرینە و ینی شتێکە کە لە شەرعانەهی لێکراوە و زۆر جارێ هەڕەشەی توندی لێکراوە بڵێ کەواتە بە ئێمە هەندێک ڕێوشوێن کە پێویستە بگیرێتە بەر لە ئەنجامی قوربانیکردن یان بۆ قوربانیکردن ئەوەی کە پێوترێ فقهی قوربانیکردن ئەمە چۆن ئاکرێت چۆن بێ جەنابی مامۆستاوە ئوسلوب و ڕێنمایانە چین کە پێویستە قوربانی پێ ئەنجام بدرێت یەکەم ئەگەر بکرێت من هەموو جارێک ئەمە ئەڵێم وەکو ئەیوب ینی قسەکەشم لەسەر فەرمودەوەیە ئەبوو ئەیوبی ئەنساری ڕەحمەتی خوای لێبێت ئەفەرمێت لە عەهدی پێغەمبەری خوایە و هەروەها پاش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەموو کەسێک لە ئێمە مەڕێک یان بزنێکی ئەکردە قوربانی بۆ خۆی و بۆ ماڵ و منداڵەکەی بەڵام کە خەڵک زۆر خوا دەواازەکان و نیعمەتەکانی بەسەرا ڕژاندن چۆنەڵی مباهاتی تیاکرا کەسی وا هەبوو مەسەلەن دەمانگای سەرە بڕی چەند حوشتری سەر ئەبڕیانی زیادە ڕەوی تیاکرا بۆیە ئەفەرمێ لە کات و سەردەمی ئێمە مەڕێک بۆ خۆی و بۆ خاوەنی عایلەکەی بوو ئەگەر بکرێت لە جنسی مەڕ و بزنە لە ڕووی سیحەتەوە لە ڕووی تەندروستیەوە بکات لە کاتێکا کەوا خەڵکی ئێستا زۆری دائنیشن مامۆستا عەباس ئەمە خاڵێکی جەوهەریە لە ڕووی طبەوە کە خەڵک زۆربەی ئیش ناکە ینی ناجوڵێ لەشی ناجوڵێ حیوانی قورس بەڕاستی بۆ کاریگەری لەسەر تەندروستی ئینسان زۆر ئەکات وەکو هەتا ئەطیبا باسییان کردووە فەرمێت شیرەکەی شیفایە بەڵام گۆشتەکەی چۆنەڵی نەخۆشی زۆری پێوەیە بە کەس بۆ کەسێک کە نەجوڵێ ئەگەر کەسێک بجوڵێ مەسەلەن پێشتر باو باپیرانی ئێمە کە زۆر جوڵاون بەڕاستی چۆنەڵێڵی گاشی بخواردە سەرفی ئەکرد بەڵام لە ئێستا جنسی مەڕ ینی جنسێکە زۆر سووکە بۆ سیحەتی ئینسان سەلیمترە ینی ئەگەر ئەمە بکرێ مەسەلەن شتێکی زۆر باشە وەکو ئەبوو ئەیوبی ئەنساری ئەفەرمێ ینی ئیشەکەش و قوربانیەکە و عیبادەتەکە تیا جێبەجێ ئەبێ و لە ڕاستیشە یەکێک لەو ئاداباتەی ئەوەیە کە ئینسان ئەم عیبادەتە گەورەکە زەرە لە دەوروبەری نیان مەسەلەن لە کۆڵانێکە خوێنەکەی کۆڵانەکە پیسنەکە مەسەلەن پێستەکەی فڕەنەیرێتە کۆڵانەکە جاریوا بۆگەنەکە ینی تۆ عیبادەتێکەکەی لەم لاوە چۆنەڵی ببیتە هۆکاری تێکدانی سروشت و بیئەی خەڵکی ڕەنگە گوناهاکە زۆرتر بێ لەوەی کەوا ئینسان ئەنجامی ئەکرێ هەموو مەڕێک شانی ئەوە بێ هەموو بزن و ماگا و حشتێک شانی ئەوە بێ سەر ببردرێ هەرکە ناوی ئەوە بێ یان ئەویش تایبەتمەندی و خەسڵەتی خۆی هەیە جەنابی ئەوەی کە لە فەرمودە هاتووە ئەویش تایبەتمەندی و خەسڵەتی خۆی هەیە ئەویش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی أربع لا تجزئ في الأضاحي چوار جۆر حیوان ناکرێت بۆ قوربانی کە قوربانی تەنها لەو چوار جنسەیە ئاکرێ حوشتر مانگا مەڕ بزن بەڵام هەر یەکێک لەمانە ئەفەرمێ العوراء البين عورها چاوێکی لە دەستابێت العرجاء البين عرجها ئەوەی کە قاچی لە دەستدابێ المەریضە یان حیوانێک کە نەخۆش بێ یان حیوانێک کە لەڕ بێت لە کوردەواریە پێوترێ عنی چۆنەڵی هیچ گۆشتی پێوە نەبێت عیسقانی دەرکەوتورێ پەراسوی دەرکەوت بێ ینی بە کەڵکی قوربانی نێت غەیری ئەوە مەسەلەن گوێیەکی بڕاوە یان دیانی کەوتووە یان ئەم عیبانەی تر غەیری ئەم چوار عیبەی کە من باسم کرد هەر هەمووی ئەبێت بەڵام ئەگەر بکرێ و بگونجێ باشتر ئەوەیە کەوا جوانترین و باشترین مەڕ بزن مانگا
حوشتر بكريت قرباني وكو بيغمري خوا صلى الله عليه وسلم فرميتي باشترين قرباني بنرخترين يانا لبازارة جنابی مامۆستا چۆن مامەڵە بە گۆشتی قوربانیەکەەوە بکرێ هەیە قوربانیەکە سوزانم چۆن دەشکرێ بۆ خۆی هەڵگیگرێ هەیە قوربانیەکە ئەیدا بە خزم و ناسراوەکانی خۆی هەیە قوربانیەکە چوزانم هەیکا بە سەیران و گەشتێک ڕاستی چۆن مامەڵە دروستە بە قوربانی گۆشتی قوربانیەکەەوە بکرێ طبعا ئەوە کات و شوێن ئەی گۆڕێ مامۆستا عەباس بەڵێ مثلا فرمودي صحيح مان هي لسرتايا كوا ام قربانيه پیغمبر خو عليه الصلاه والسلام فرمي بيكن فرمي هیچ کەسێک لە ئێوە گۆشت هەڵ نەگرێت هەمووی بکا بەخێر کاتی ئەهلی سوفە هەبوو خەڵکی برسی زۆر بوو خەڵکی فەقیر و هەژار زۆر بوو فەرمی کەس لێی هەڵ نەگرێت بەڵام هەر فرمودەی صحیحمانێ دوایەوەی کەوا خەڵک چۆنەڵی دەسەڵات و بیئەکە گۆڕا مەسەلەن ساڵی نەوەکان ئێمە خەڵک زۆر برسی ینی ئێستا الحەمدولله ناکرێت لایەکی حیوانەکە هەڵگرم خۆش ینی لەبەرەوە ئیسلام ڕعاتی ڕێک چۆنەڵی فیترەتی ئینسانەکە دوایی فەرمووی کولوا وەئەطعیموا وەدەخیروا فەرمی خۆتان لێی بخۆن ئەجا بەشی خەڵکی بدەن لێشی پاشەکەوت بکەن بیخەنە ناو سەلاجەوە بیخەنە ناو مجەمیدەوە بۆیە ڕەلاسیە لە گەڕەکێک و بۆ گەڕەکێک ئەگۆڕێ لە ماڵێک و بۆ ماڵێک ئەگۆڕێ مەسەلەن لە شوێنێکەوە بۆ شوێنێک ئەگۆڕ ئەو شوێنی کەوا تۆ دەسەڵاتداری هەمووی فەقیرە ناکریانی تۆ هەڵیگری ئەولاتر وایە کەوا بیبەخشی لەبەر ئەو خەڵکە پێویستیان بە تۆ هەیە لە شوێنێک شاکە قوربانی زۆر ئەکرێت با خەڵک لێ هەڵگرێ و ئەتوانی سەیەکی لێ هەڵگری بۆ خۆت و هەروەها سەیەکی بیکەی بە هەدیە سەیەکیشی ببەخشیتەوە یعنی وەکو هەدیە هەر ئەتوانی بیدەی مەسەلەن هەدیەکە دوور بخرێتەوە نەخرێتەوە توزانم ینی ئەکرێت دراوسێکە بەشنە درێیان بینەری بۆ نمونە هەڵەبجە بینەری بۆ هەولێر توزانم لە بابی هەدیە ئەکرێت بەس لە بابی ئەوەی کە مەحرومیانکی ناکرێت یعنی لە بابی بەخشینە ئەبێت نزیکترین الأقربون أولى بالمعروف ئەوانەی کەوا نزیکن يعني خواهي پروردگار فرمي واعبدوا الله ولا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا وبذي القربى واليتامى والجار الجنب والصاحب بالجنب وابن السبيل يعني أواني كنزيكا لخزماتي لخانوها لقركا أولويت يعني هي بو أم إحسانا وبو أم تشاكا أو يجبو أوي كوا براستي لدعاء خير لرحمة لو نزاني كوا إنسانيكا أم كسب جدار بين خلق دعاء بوبكات نقدر راسيا ببيته هو كخلق دعاء لي بكات ما مصيب الرز مسلمانانی وا هەن ینی خەڵکانی وا هەیە زۆر تامەدرۆی ئەوەیە کە قوربانی بکە بۆ خۆی گەورەی خۆی یان ئەم شعارێک گەورەی ئاینەکەی بەرز ڕابگرێ ئەنجامی بدە بەڵام توانای مادی لەگەڵی نایەتەوە یا بە قەرزەی هێنە یانە چێ قەرزی بۆ ئەکات وزانم ئەو بابەتانە خۆی زۆر تەنگە تاوی حراجەکە ڕاستی ئەمە ینی ئەرکە لەسەر هەموو مسلمانێک ئەمە بکات تەنانەت ئەگەر بە قەرزکردنیش بێت وزانم هەیە دروستە ئەگەر قەرزی کرد کەسێک بە قەرز قوربانی کرد یا دوایی پارەکەی دایە وزانم هەیە دروستە جێگە ئەگرێ ئەمە چۆنە قەرز دوو ژۆرە بەڵێ قەرزێکیان ئەوەیە کەوا ئینسان داهاتێکی هەیە ئێستا ماڵی پێ نییە مەسەلەن وەکو زۆرێک لە هەبووەکانی ئێستا هەیەتی بەڵام لە ئێستا هیچی بەدەستەوە نییە یان معاشێکی هەیە یان داهاتێکی شتێکی هەیە بەڵام لەو کاتیا پارەی پێ نییە ئەزانێ ئەم قوربانیە ئەگەر بیکات پارەکەی ئێستا کە پێی نییە مانگێکی تر هێتەوە جێی دوو مانگی تر هێتەوە جێی و توانای هەیە کەوا دەفعی ئەم قەرزە بکات بڵێ ئەمە وەکو ئیمامی ئەحمەدە فەرمێ ئەوە گەورە و پیرۆزە لە لای من ئەگەر قەرزی بۆ بکەم ئەیکەم ئەمە لەم جۆرە بەڵام ئەوەی کە ئەزانێت قەرزەکە ناداتەوە گوناهبارە و بەڕاستی قوربانیکی نادروستە و شەرعیش داوای لێ نەکردووە لا يكلف الله نفسا إلا وسعها و لەسەر حسابی خەڵکیشە ئەم قوربانیە کە ئەیکا دەستی خەڵک ئەبڕێ مثلا من بە پاری فلان کەسەوە ناکرێ یعنی عیبادەت و کار و کردەوە بکەم چونکە خوا یەکەم واجبی نەکردووە لەسرم دووهەمیش چۆنەڵی لە دنیا و لە قیامەتە قەرزاری کەسێک ئەبم کەوا ناتوانم دەفعی ئەو پارە بکەمەوە بۆیە کەسێک کە ئەزانێ داهاتێکی وای نییە کە یەتەوە جێی و ئەم قوربانیە دەفع بکات دوایی لە ڕاستیە نابێ بیکە و لە جیاترەوەی کەوا خێری بۆ بنووسرێ شەڕی بۆ ئەنووسرێ
و کەسێکیش ئەزانێت کە لە کاتی ئێستاە مەسڵن لە کاتی جەژنی قوربانە پارەی بەدەستەوە نییە بەڵام لە شوێنی ترەوە پارەی دێتە دەست ئەوە بەڕاستی ئەگەر بۆی بکرێت شتێکی باشە و قوربانیەکە ئەنجام بدات. هەشە کەسی وایە نەزری حیوانێکی نەزر کردووە لەسەر خۆی یا بڕیارێکی داوە مەسەن کە خێرێ بکە ئەو کاتەش مەسەلەن با بڵێن مەوسمی قوربانیکردن دێتە پێشەوە ئەکرێ ئەمانە هەمووی لە یەک حیوانە کۆ بکرێتەوە هەم نەزرەکەی لەسەر لا بچێ هەم قوربانیەکەش ئەنجام بدا هەردووکی شوێنی بۆ ئەگرێ. ئەحکامی نەزر جیاوازە. ئەحکامی نەزر مەسەلەن ئەو کەسە وتوێتی مەڕە بزنە یان مانگایە یان شتێک لەمانە کە کردوێتی بە نەزر واتە واجبە لە مقابلی شتێکیشایە خوای گیان ئەگەر تاعین بم ئەم قوربانیاکە یان فڵان نەخۆش چابێتەوە مەڕێگەکەم لە مقابلی شتێکایە کە نەزر ئەکات ئەگەر ئەو شتم بۆ بێتە دی بۆیە ئەم کەسە کە نەزر ئەکات ناکرێت وەکو ئەحکامی قوربانی معاملەی لەگەڵا کرێت لە ڕووی دابەشکردنەوە ئەبێ ئەم کەسە هیچی لێ هەڵ نەگرێت قەرارە تۆ لە مقابلی ئەو ئیشەی کە داوات کردو لە خوای پەروەردگار حیوانێ بە کاملی سەرف بکەی ئیلا مەگەر جای کردبێت و بڵێ خوای گیان لە مقابلی ئەو ئیشا کە تۆ بۆ منە کردووە من مەڕێک سرە بڕم بە ئەندازەی ئەوەی سەیەکی هەڵ ئەگرم یان 10 کیلۆی لێ هەڵەگرم یان 5 کیلۆی لێ هەڵەگرم ئەو کاتە دروستەکەەوە خۆشی لێی بخوا و ئیلا نەزر نابێ خۆی بە هیچ شێوازێک ئیسپادەی لێ وەکو ئەرکەکەی جەنابی مامۆستا ئەرکی قوربانیەکەی بۆ شوێنی قوربانیکردنی بۆ ئەگرێ یعنی ئەبێتە قوربانیەکە ئەنجامی دابێت نابێتە قوربانی و نەزر لە هەموو کاتەکانە ئەکرێت قوربانی لە 4 ڕۆژە ئاکرێت لە دوای نوێژی جەژنەوە لە پێش نوێژە جەژنەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمێ سەدەقەیە قوربانی نییە خۆری کۆتا ڕۆژ 4ەم ڕۆژ ئاوا بوو حیوانەکە سەر نەبڕابوو ئەگە سەر بڕابوو دەقەیە 2 دقە پێش ئەوە شەر ناچێتە بابی قوربانی و لەبەرەوە ئەحکامی قوربانی جیاوازی هەیە لەگەڵ نەزرە ئەشکرێ ئینسان جاری وایە بڵێ نەزرەی قوربانیەکە یعنی واجبی کا قوربانیەکە لەسەر خۆی یعنی نەک وەکو ئەوی کە لە مقابلی شتێکە بڵێ خوای گیان هەر ئەو حیوانە ئەکەمە قوربانی وەکو نەزر مەرجە ئەو کەسی کە قوربانیەکە بۆ خۆی سەری ببڕێ و خوێنەکەی بڕێژە یان ئێستا خۆ دەزانی ئێمە سەر بڕینخانەمان هەیە جوانە باشە کە ئەو کەسە ناتوانێت بۆ خۆی ئەوە ئەنجام بدا بەڵگو بە شێوەیەکی پاک و تەمیز و تەندروست بۆی ئەنجام بدرێت ئایا ئەمە هیچ لە ئەرکی قوربانیکردنەکە پرۆسەکە کەمەکاتەوە یان چۆن هیچ کەمی ناکاتەوە قوربانیەکی دروستە بەڵام ئەولا وایە ئەگەر ئینسان خۆی بتوانێت و قدرەتی هەبێ خۆی سەری ببڕێت چونکە ئەگەر خۆشی نەیتوانی ئەوەیەکەوە خۆی وجودی هەبێ لەویایە بزانێکەوە ئەو ئەزکار و ئەو ئاداب و ئەو ڕەوشتانی کە لە قوربانیە هەیە لەویاشا جێبەجێ ئەکرێ مەسەلەن ئەو زکرانە پێویستن یەکێکە لە ئادابەکانەوەی کە لە سونەتە هاتووە خوای گیان ئەم حیوانە ئیتۆیە بۆ تۆیە و لە پێناوی تۆیایە خوای ئەمە قوربانی ئەحمەد و مەحموود و مەسەلەن خەدیجە و یعنی چەند ناوێکە لە زیندوەکان و لە مردووەکانیش یعنی تیا بەشداری بکات وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام بە مطلقی فەرموویەتی محەممەد و ئالی محەممەد مردوو زیندوو ئەگرێتەوە و هەروەها ئومەتی محەممەدیش مردوو زیندوەکەی هەر ئەگرێتەوە و دروستیشە بدرێتە ڕێکخراوێکی بۆ نمونەوەکو ڕێکخراوی بەخشین بیبەخشێتەوە ئەوە مەسەلەن لەوانەیە دەورێکی باشتر بجێڕێ بەوەی کە شوێنێکی فراوان لی سوودمەند بێ ئەمە دروستە لە ڕووی شەرعەوە لە ڕووی شەرعیەوە زۆر جارێک ئەحکامەکانە گۆڕێ هەندێک جار لەوەش بڵم واجب بێ کەوای لێ بکات مەسەلەن خۆی قودرەتی نییە و ناتوانێت وەکو پێویست بەسەر فەقیر و هەژارە بیگێڕێ و مەسەلەن خەڵکێک پیاوێک یان ڕێکخراوێک وەکو بەخشین ناوە فەقیرەکانی لەلایە ئەولاتر و جوانتر و باشتر تەوزیعەکرێت لەوەی خۆی هەندێک جار پێویستیشە کەوا وای لێ بکە نەک یعنی ئەحکامەکان ئەگۆڕێ بەڵام ئەگە خۆی توانی خەڵک لە دۆری وەری خۆیان هەبوو توانی بە شێوازێکی جوان سەری ببڕێ بە پاک و تەمیزی مەسەلەن لەوەش ڕێکخراوەکە پێستەکەی دوور بخاتەوە خوێنەکەی لە شوێنی خەڵکی ئیزعاج نەکە ئەم شتانە هەیە ئەگەر ئینسان خۆی توانی ئەو شتانە دەستە بەر بکە خۆی ئەولاترە ئەگەر نەیتوانی ئەوە ئەو کاتە هیچ ئیشکالێکی شەرعیتیان نییە کەسێ بکاتە وەکیل بۆ ئەوی کەوا ئەو شەعیرە گەورەی بۆ جێبەجێ بکات جەنابی مامۆستا ئەگەر کەسێک توانای هەبێت لە تەمەنیا بۆ یەکجار بەسە کە قوربانی بکە ئەمەی لەسەر ئەکەوێ یان پێویستە هەموو ساڵێک و چۆن زەکات دەرەکات لە ماڵەکەی پێویستە قوربانیش ئەنجام بدە وەکو چۆن پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام هەموو ساڵێک ئاماژەت پێدا کە 2 مەڕی کردوتە قوربانی
ئەگەر ئەم پیاوە لە گەڕەکێکی دەوڵەمەند نشینە بێت، ینی خەڵکێکی باش خۆشگوزەرانی تایە هەبێت کردبێتی ساڵە کافیە. بەس ئەگەر کەسێک خوا پێیدا بوو لە ناو خەڵکێکی فەقیرا بوو لە ناو گەڕێکی فەقیرا بوو چاویان لە سەرەتی لەبرەوە شەرع بەڕاستی زۆر وردە، زۆر مڕاعاتی ظروف و زەمان ئەکات ئەو شوێنی کەوا تێیدایە خەڵک چاوی لەوە کەەوە ئەو عیبادەتە بکە بەڵکو پێویستە هەموو ساڵە بیکە وا باشترە وا چاکترە وا ئەولاترە وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خۆی هەموو ساڵێک کردوێتی کە بیکە ئەگینا ئەگەر یەک جاریش بیکات ئەو شۆنەڵی واجبەکەی لەسەر لا چووە، بەڵام بەو مەرجەی کەوا خەڵک پێویستی پێی نەبێت لە شوێنێکان نەبێت کە خەڵک چاوی لێ بێ و ئەوانی ترکەم دەست بێت. پرسیارێکی تریشەیە و تایبەتە بەو حەجە بەڕێزانەی کە حەج ئەنجام دەدەن کە بەداخەوە ئەم ساڵیش وا بزانم بەهۆی نەخۆشیەوە ڕێگە بە حەجیان نادرێ و گەشتە پیرۆزەوە ئەرکی پیرۆزە ئەنجام بدەن، بەڵام لە هەر حاڵەتێکە ئەوان پێویستە لەسەریان قوربانی ئەنجام بدەن. ئەو قوربانیە پێویستە لەو شوێنە بێ یان بڵین لە مەککە بێ کە حەجەکەی تیام ئەنجامەدا یان ئەکرێت لە شوێنەکەی خۆی و حیوانەی بۆ سەربەوەردرێ. ئەمە چۆنە لە بەنسبەتی قوربانیەکەەوە ئەکرێت لە شوێنەکەی خۆیان لێرەوە بۆی بکرێت. لێرەوە مەسەلی قوربانی ئەکرێ مەسەلەن من تۆ بینێری بوو کۆمەڵە مەسەلەن کوردستانی ئێمە لەوە شێ وەزعی باشتر بێت لە ڕۆژهەڵات تۆ کۆمەڵە خزمت هەیە ینی ئەولاتر وایە تۆ برایەکێت ئامۆزایەک لەوێ بیکەی بە وەکیل لەوێ خەڵکێک لەوەشێک کەم دەستتر بێت ئەولاتر بێت کە تۆ وی بکەی. مەسەلەن لێرە لەوێ پێویستی زیاترە، خەڵک لێرە هەژارترە لەوەی لە مەککەیە ئەو هەموو حیوانە سرە بڕێ ئەولاترە قوربانیەکە لێرە بۆی ئەنجام بدرێ. بەڵام کۆمەڵە شتی تر هەیە فیدیۆ و ئەوانە کە ئێمە باسەکەی ئێمە ئەوە نییە، ئەوان ئەولاتر وایە کە لە حرەما. زۆر باشە کۆتا تەوسیەتان بۆ مسلمانان چیە لە کاتی ئەنجامدانی ئەم ئەرکە پیرۆزەیە ئەم شیعارێک گەورەیە؟ وەڵام منیش هەر وەکو فەرمودەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەڵێم هەر کەسێک دەسەڵاتی هەیە تەمەن کاتێکی کەمە مەحدودە ئینسان ئەم دنیا جێهێڵێ بەرەو تاریکی ئەڕوا بەرەو گۆڕێک ئەڕوا کە نازانێت سبەینە مستەقبەلەکەی چییەوە ئەو ماڵەشی کە لە بەردەستایەتی وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی هیچی ئینسان نییە ئیلا ئەوە نەبێ کە پێش خۆیەخا. هەزاران و ملیۆنان دینار جاری وایە دۆلار جێبێڵی بۆ مناڵ زۆر جارێک مەگەر خوا زۆر ساڵحی بکە خێرە چاکەیەک بۆ بکات و ئیلا ئەوەی کە جێ هێڵی ئیتر ئیتۆ نییە. بۆی ئینسان فرسەتە لە تەمەنیە ئەو نیعمەتانی کە خوا پێی داوە لە قوربانی لە نوێژ لە حەج لە هەر شتێکەوە بۆی ئەکرێ ئەنجامی بداوەکو خۆی پەروەردگار فەرمێ یا ئەیها الذین آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. هەر کەسێک لە ئێوە سیر کابزانە چی پێشخستەوە بۆ قیامەتی و ینی هەر کەسێک دەسەڵاتی هەیە با خۆی بێبەش نەکا لەم خێر و لەم ڕەحمەتی کە خوای پەروەردگار پێی داوە. و لەگەڵ ئەوەشە نەسیحەتی دووهەم ئەوەیە کە ئینسان ئەم عیبادەتە گەورە کە ئەنجامی ئەدا نابێ ببێتە هۆکاری بێزاربوون بێتاقەتکردن بۆنی ناخۆش بۆ گەڕەکی بۆ دەوروبەری. و خاڵی سێهەم ئەوەیە کە ئینسان مڕاعاتی شوێنەکەی خۆی بکات. ئەگەر خەڵکی فەقیر و هەژاری تایە با دارێکی بەردار بێ با خەڵک ڕەحمەت و دوعای بۆ بکات یعنی دووری نەخاتەوە. و ئەگەر کەسێکیش ئەزانە لە دەوروبەریە خەڵکێکی ئەلحەمدولیلا خوا پێداوی تایە ئەوانە لە شوێنی ترا فەقیر و هەژار و خەڵک دەستی نایگاتێ با قوربانیەکەی بەرێ بۆ ئەو شوێنە. و ئادابێکی تریش کە پێویستە ئینسان لە یەکەم ڕۆژی دیلحیجەوە ئەگەر بۆی بکرێ و نینۆک ئەو شتانە لە خۆی نەکاتەوە شتێکی باشە و ئادابێکی گەورەیە وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی. ئەمیش دیارە کۆمەڵە حکمەتی تایە کە لە ئێستا ناکرێت کە بڵێن ئێمە درێژەی پێ بدەین. و خاڵی کۆتاییشم ئەوەیە کە مامۆستا عەباس ئەم شەعیرە گەورەیە کە خوای پەروەردگار دایناوە هەر هەمووی بۆ ئەوەیە کەوا ئێمە لە طەبەقەی دەوڵەمەند خوا پێدا و ئاگای لە فەقیر و هەژار بێت نەک تەنها لەو قوربانیە بەڵکو قوربانی تریش بدەین لە کاتمانە لە ماڵمانە لە سەروەتمانە لە سامانمانە بۆی کەوا بتوانین ببینە هۆکاری ئەوەی کەوا
ژیانێکی سربەرزانە بەڕێ بکەین و ئەو چینە فەقیری کەوا هەیە نەفەسێک بدات. سەر بەڕێز دکتۆر بەختیار مەولود محەممەد پێشنێژ و تارخێنی مزگەوتی موسلیم لە شاری پێنجوێن ماندوومان کردی زۆر سپاس بۆ تەشیرینەکانت. زۆر سپاس بۆ ئێوەش خۆی پەروەردگار موفەقتان. بینەرە بەڕێز و خۆشەویستەکان بە تایبەت ئەوانی کە دەسەڵاتتان هەیە توانای مادیتان هەیە قوربانی بکەن بیبەخشنەوە بەسەر فەقیر و هەژارەکاندا تا جەژنێکی پڕ لە بەختەوەری و کامەرانی و شادی بۆ هەمووان مسۆگەر ببێ. هەشاد بن تا بە یەگەیشتنەوەیکی ترخواتن.